بناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان لەو وانەیە دادەین باس لە چۆنیەتی دانانی ژمارە لە بۆ زنجیرە دەکەین. کۆمەلە ڕێگەیەکمان هەیە بۆ دانانی ژمارە لە بۆ زنجیرە. ئێمە باسی چەند ڕێگەیەک دەکەین. ڕێگەیەکە ژمارەیەکی چەکی بۆدا دەگرین ئینتەر دەکەین، دوایە کارسەری ماوس دەبەینە سەرە و زاویەیەی ڕای دەکەشین بەرەو خوارەوە. لە بەشی ئۆتۆفیل ئۆپشن کلیک دەکەین، اینجا کلیک لەسەر فیل سیریز دەکەین. بەم شێوەیە ژمارەمان بۆ دادەنەوە ڕێگەیەکە. ڕێگەی دووەم ژمارە 1 دادەنێ ئینتەری سەکی بۆ ژمارە 2 دووبارە ئینتەر. اینجا دێنە سەر خانەی دووەم تەحدید دەکەین، دوایە کارسەری ماوس دەبەینە و زاویەیەی ڕای دەکەشین بەرەو خوارەوە. بەم شێوەیەش بۆمە ژمارە دادەنێت. ڕێگەیەکی ترمان هەیە بە شێوەی کۆد دەنووسین یەکسانە بە SEQ تەبی سەکی بۆردا دەگرین، بۆ نمونە 20 کەوانە قەپات دەکەم ئینتەری سەر کیبۆرد. بەو شێوەیە دەتوانین ژمارە لە بۆ زنجیرە دابنێن. هیوادارم بەدڵتان بیتن. سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، لایک و کۆمنت بکەن. ئەگەر ڕێگەیەکی تر باسم نەکردی ئێوە دەزانن لە کۆمنتەکان بۆم بنووسن. زۆر سوپاس.